قازی ئاگاد لێیە ئەمڕۆنەوەکانت سەر شەقامەکانیان خڕۆشاندووە. ئاگاد لێیە ئەمڕۆ ئەونەوەی کە هەمووان گاڵتەیان پێکرد کوردن بەڕاستی وەک ئەو کوردی کە تۆ ئەتویست. قازیگیان ئارام بن و ئەمڕۆ هەمووان هاوارەکەین، هاواری یەکڕێزیەکەین. قازی ئێمە ئەمڕۆ حیزبایەتی ناکەین، ئێمە ئەو جیلەین هەمومان بە یەک دەنگ کوردایەتیەکەین، بە یەک دەنگ داوای پاراستنی مافی گەلەکەمانەکەین. قازی تۆوەزانی جەنگێک توانی هەموو کوردیەک بخات، توانی تۆ بخاتە دڵی هەزاران نەوەی پێشووتر و ئێستا. قازیگیان ئێمە ئەمڕۆ بە یەک دەنگ لەسەر شەقام ئەو ئاواتی تۆ هەتبوو بۆت بەدیێنین. تۆش ئارام بن و سڵاوتان لەبێ. دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم. ئەمڕۆ گەنجێکی تری نیشتیمان لەگەڵما، کچێکی بەتوانە، کچێکی زۆر لێ هاتوو، فاشیۆن دیزاینەرێکی زۆر جوان بەناوبانگ. لەنجە ئاکۆمان لەگەڵا فاشیۆن دیزاینەرە، باسی دەستپێکی ئیشی خۆیمان بۆ کات. منیش لەم پۆدکاستەوە هەر هەفتەیە و گەنجێکی کوردی بەتوانە ئەهێنم تا بە جیهان بڵێم ئێمە هیچمان لە ئێوە کەم نییە، ئێمە سەرکوتەکەن، بەڵام ئێمە هەزاران گەنجی بەتوانای لێ هاتوو کارەکانی پیشانی هەموو جیهانەیەات. لەنجێکیان بخێربێ. زۆر سپاس دەکەم. پێم بڵێ چۆن توانی بەشداری بکەی لە مەس ئەوروپا؟ قورس نەبوو بۆ تۆ؟ سەرەتا توانی بڵێن سپاسدانەکەم بۆ ئەم بانگێشتا، بۆ چۆپێکۆتنم لەگەڵ بەڕێستانە شەرەفێکی گەورەیە بۆ من و بۆ خێربێ سەرچاو کارەکەم و بۆ ژیانی خۆم. وەکو ئەوەی کە چۆن توانیمان بەشدار بین لە ڕێگەی پۆستێکمانەوە لە ئینستاگرام کە بەربڵاوێکی زۆر زۆری هەبوو، باش پەیوەندیان پێوە کردین لەلایەن ڕێکخەرانی ئیڤێنتەکەوە کە وەکو کەسێکی بەتوانە ئەتوانیت بەشدار بیت لەگەڵمانە بۆ هەڵبژاردننی شاجوانی ئەوروپا. سەرەتا ڕاستی دوودڵ بووم، بیرمە کردەوە بیکەم نەیکەم، چەند ڕۆژێک وەستام و تاوەکو بتوانم قەرارێک بم. ڕخسەتم لێوە گرت بەتوانم بیرێکی لێ بکەمەوانێ و تاوەکو بتوانم ئەوەی کە تۆ بە منت گەیاندووە بزانم ئەتوانم لەو ئاستەیە بم. لە پاش ئەوەی کە بیرم لێ کردەوە و تاوتێکردنی بابەتەکە و بزانم چۆنە و شتەکان چییە و بەدوادا چۆنی تەواوم کرد، ئایا بابەتەکە بە چ شێوازێکە ڕوا و ئامانجی من چی بێ لە بەشداریکردنە. پاشان بڕیارە ماوتم بەڵێکم. ئەو کاتم ناڵە هەبوو لەنجە؟ بەڵێ ناڵەکەم تەمەنی ساڵێک و شتێک بوو، ئێستاکەوە ئەبێتە 3 ساڵ. ئەو کاتی کە پێیان وتم هێشتا شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕووی نەیابوو کە ئاگادار کرامەوە بۆ ئیڤێنتەکە بۆ ساڵی 2025 سەرەتای ساڵی 2025 ئەکرێ، بەڵام بۆ خۆی تێکچوونی بارودۆخی ژینگەی جیهانەوە کە ئەو جەنگە ڕوویا لە نێوان رووسیا ئۆکرانیا ئیڤێنتەکە دواکە و بۆ ماوەیەکی زۆر درێژ کرایەوە تاوکو بتوانین باشتر شتەکان بەهەرجەستە بکەین و شتەکان دروست بکەین. لە درێژی پرسیارەکانمان کە لەو کەسەمە کرد ئەموت چی بکەم، چۆن بێت، ئەبێت چی بێت، من چ شتێک دیزاین کەم، سەراحەتەن زۆر دڵخۆشی کردم وتی ئازادی لێ کرد بووە لە شتێکی ئاوا بەشداری بکەی؟ بەڵێ ئەوە باشترە بیرە لێ کرد. خەونی ئەوەم هەبوو کە کارەکەم بە جیهان بناسیێنم. باش ئێمە کوردێکین لە کوردستانە ژین، بەڵام کەس نازانێت لەسەر خەریتە لەکوێن. یعنی من ئەوەی کە چوومە ئەوێ کە زۆر ناخۆش بوو بۆ من، ڕاستە بەجلی کوردیەوە چوو بووم، بە دوو درێژ بەشدار بووم، درێسەکانم مۆرکی کوردی و کوردەواریان پێوە دیار بوو. ئەو لە پرسم باسێکی ئەومان بۆ بکە، بەڵام لە بەرگێکی ئەوروپیا چۆن ئەمەم کرد بۆ نمونەکەت لەوێ جلی کوردیم لەبەرا بوو بە هەمان شێوە خۆم گۆڕێ بوو زۆر 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 سەرنجیان ڕاکێشرا بۆ ئەوەی کە جلەکەم ئەمە چییە، ئەوەنە جوانە، ئەوەنە نازدار، ئەم شتە چیە، ئەنجام منەوە کاتە سەر و کڵاوشتم کرد و هەمووی ئەمە چییە، ئەمە جلی کوردیە، ئەمە جلی وڵاتەکەی منە، من لە کوردستانە ژیم، ئەیان و کوردستان لەکوێیە؟ وایە پێم وتە لەوەیە وایە و ئەمە مێژۆکەی تێ شتێک ئینجایت ئەها ئەزانم ئێستا کە کورد چییە. اینجا باسێکی هەڵبژاردننی ئەو درێس و شتانەمان بۆ بکە چۆن قەرارەیە، چۆن هەڵی بژێری پێشتر سێری ساڵەکانی پێشتر کردبووە، چی کراوە چی نەکراوە.
بەڵێ بەدڵنیاییەوە هەموو بەرنامەکانی ئەو ئیڤێنتەم تەماشا کردەوە سێرم کرد کە بزانم چیتیایە چی کراوە و چی نەکراوە ئەبێ من چی بکەم ئەبێ ئامانجی من چی بێت لە بەشداریکردنم یاخود لە چوونم بۆ ئەو ئیڤێنتە کاتێککە بیرمە کردەوە چ شتێک دروستکەم بتوانم پەیام بگەێنم من درێسێکی سوورم دروست کرد درێسەکەم بە شێوازێک نەخشاندەبوو کە بەشی خوارەوەی درێسەکەم هەمووی گوڵاڵە سوورە بوو بە گوڵاڵە سوورەی کوردستان ئەوە طبعاً جەماعەت ئەگەر بتوانین دوایی ڤیدۆ ڕسمەکانمان بیتێ لێرە لە کاتی بەرنامەکەی پیشانتانەین لە بری بزانن ئەو ئیشان طبعاً من بینی و حەزەکەم ئێوەش ببینن ئیشەکانی زۆر زۆر تایبەتە لەبەری کە ئاوا باسیەکە ئێوەش دوایی بیبینن بزانن چۆنە ئیشەکانی زۆر سپاس ئینشاءڵڵا بەسەر چاو درێسێکمان کە ڕەنگی سوور بوو بۆچی سوور خوێنی شەهیدانمان زۆرە قوربانیمان زۆرە تاکید بۆچی گوڵاڵە سوورە گوڵاڵە سوورە لە بەرزێکا دەرەکەوێت کە هەموو کوردستانەوێ بە ئاڵاوواڵە بۆچی بەشی سەرەوەی درێسەکەمان بە شێوازێکی پاقلاوەیی با بڵێن نەخشێنرا بوو لە بەرەوەی ئێمە خاوەنی بەڕەوجاجم و شتی کوردین کە نەخشەکەی هەمووی لەسەر ئەو شکڵەوە شکڵی پاقلاوە بەڵێ ئەبزانام زەردێکی شکردەوە بەڵێ درێسەکەی تریمان زەرد بوو خۆری کوردستان بوو کە بتوانین تایە خۆری کوردستان بەرجەستە بکەینەوە لەسەر سنگی ئەو کەسەی ئەو درێسە لەبەرەکە شەرەفێکی گەورە بێ بۆی بەڕاستی ئەو کەسە کە درێسەکەی لەبەر کردبوو وا هەستی ئەکرد ئەیوت هەستەکەم شازادەیەکەم ئەو کەسە کورد نەبوو لانچە ئەی چۆن کەجلەکانیان بینی ئەوان چۆن بڕیارانە مەسەرەن ئەم کەسە هەڵبژێرن یان چۆن بیان کردەوە چوزانم ئەم کەسە بۆ ئەم جلە دانێن اختیاری خۆت بوو اختیاری ئەوان بوو زین لێرەیە ئێمە کاتێک کە درێسەکانیان ئەبینێ ئەیان بردە ئەو لیستەوە کە بزانن لە بە چ بەشێکا دابوەزێ سپاس بخوا هەردوو درێسەکەی ئێمە چوە لیستی دەیەکەمەکانەوە زۆر باشە یعنی یەکێک بوون لەو درێسانی کە لە دەیەکەمەکانە بوو ئەوان لەسەر فەیسی کچەکان شاجوانەکە هەڵە بشێدرا ویستم ئەو بڵم یعنی خۆت قەرارتایە ئەوان قەراریانەیە بەڵام درێسەکەمان سپاس بخوا توانی کە بچێتە بەشێکی دەیەکەمەکەەوە زانی من هەتا تۆم بانگ نەکرد سەرچم بۆ ئەو شتانە نەکرد بۆ ڕاستی کە سەرچم بۆ کرد وام ئەزانی ئەم کەسانە خۆیان ئەو درێسانە هەڵەبژێرن و لەبەریەکەن اینجا دوای ئەوە سێری باگراوەندی ئیش و هەڵبژاردننی درێس ئەو شتانم کرد اینجا زانیم ئەمە زۆر زۆر ئیشێکی گەورەیە کچێک عنی لێرەوە ڕەنگە ئیمکانیەتی تۆ لە چاوانی کە ڕۆشنتە ئەوێ ئەوەنە زۆر نەبێ ئەو شتانی لەبەردەستە ئەوەنە زۆر نەبێ بتوانی ئەم ئیشە جوانە بگەێنیتە ئەویا و کورد لەوێ بناسێنی خۆت بناسێنی عنی بەڕاستی ئافرین شێکی زۆر جوانە ئەی دوای ئەوە کە هاتیتەوە هەستە چۆن بوو چ بڕیارێکە یا لە ژیانە هیچ شتێکی گۆڕی لە ژیانی تۆیە ئەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئامانجی من لە بەشداریکردنم لە شاجوانی ئەوروپا ناساندنی گەلێک بوو پێشڕەوی گەلێ بکەم کە بتوانم ئەو شەرەفەم پێ ببەخشرێ وەکو کوردێک دیزاینێکی بکەم بۆچی خۆم توانی جلی کوردی بکەمە بەری کچەکان بەڵام ئێمە هەڵبژاردننی شاجوان بوو کە بێ مەرج بوو درێز بێ چەند مەرجێکمان بۆ دانرا بوو درێسەکەمان ئەو توانی بە ئارەزوی خۆت ئیشی لەسەر بکەیت هەر دیزاینێک هەر شەی پێکتەوێ تایە بکەین هەستین لێمە وەکو خۆم بە تێکەڵکردنی درێسێکی ئەوروپی کە ئێمە نایانین کراسێکی ئەوروپی لای ئێمە جلی کوردیە تێکەڵی بکەین بەو دووشتا کە نا کوردەواریەکە بفەوتێ نەتێک دەرێک بێ بۆ دیزایانی درێسەکە لە پاش گەڕانەوەشمان لە سەفەرەکە و هاتنەوەمان و گەشتێک کە ڕاوپڕ ئەگەڕێیت لەوێ کە جیهانێکە لە قوماش لە دنیایەکە لە باترۆن لە دروستکردنی دنیای فاشن و بەرهێمهێنان و دنیایەکی تەواو جیاوازە لە چاو وڵاتی خۆمانە لە زۆر ڕۆ توانیمان گۆڕانکاری بکەین لە کارەکانمانە ئەمە دەرگایەکی زۆر باش بۆ ئێماکاتەوە کە بەرفراوانتر بین چ شتێک جوانترین و جوانترینەکان پێشکەشەکە و خانمێکی کورد چۆن بتوانێت گەشاوەتر بێت لە ڕۆژە تایبەتەکەی خۆی اینجا باز بینە سەر ئەوەی کە چۆن قەرارەیە لە درێسی تایبەتە ئیشکی لەگەڵ درێسی بووکە چکە دووشتی زۆر زۆر قرسن
دووەمینیان قماش و دیزاینەکەیان وەکو جلێکی تری کوردی و جلی ئاسایی یعنی تۆ ئەبێ زۆر ورتر ئیشی تیا بکەی دیتێڵی زۆرتری هەیە. دوای ئەوە هاتیتەوە قەرارەیە یا پێشتر کە پێشوی من پێشتر هەر ئیشم لەسەر درێسی بۆنەکانە کرد. من وەکو ئەوی کە بڵێم تاو جیام کردێتەوە ئیش لەسەر پەس درێسی بووکەکەین نا مشتری تایبەتیشمان هەبووە داوای دەسێجلی کوردی کردووە کە بۆی دیزاینکەین بۆ دیزاینەوە بۆ شێواز و داهێنانی کە خۆمان لە خەیاڵمانایەتی ناتوانم ڕەنگەکان بگونجێنم یاخود ناتوانم شێوازی لەبەرکردنی جلی خۆم بدۆزمەوە. ئێمە لە جلی کوردیشە ئەبێت شێوازی خۆمانی تیا بدۆزینەوە. بۆ نمونە کەسێک شێپی جسمێکی هەیە جلی کوردی ڕاستە بۆ هەموو تایپێکە بێ بەس ئەتوانیت جوانتر دەرت بخە جوانتر ڕەنگەکان ئەوە لە سەڵتە و هێلک و شتانەیە ئەڵێ بیگونجێنی. ئەو با من یەکشت پرسیارە لێ بکەم. زۆر ئەو قسەیەمان بیستوە هەمومان ئەڵێن ئەگەر باڵا و بەرز نییە سەڵتە لە بەرمەکە باش ئەو شتەوەیە بەڵێ لەبەرێ گەرجەستەی مرۆڤ لە ناوەڕاستەوە بیکەین بە دوو بە شەوانە ئێمە هەریەکەمان تایپێکین هەنێکمان بەشی سەرۆمان بەرزترە هەنێکی ترمان بەشی خوارەوەی جستین بەرزترە. کاتێک کە تۆ سەڵتایەکی ئەگەر باڵا و زۆ بەرز نەبێت تۆزێک شێپی جسمت کورتتر دەرەکەوێت. بەڵام کاتێکە کەوایەک لە بەرەکەی لەگەڵ هێلکێک لە ژێریەوەکەی چۆن لێ قەبارەیەکی باریکتر و بەرزتر بە جسمەکە بەخشێ. لەنجە هەستەکەی ئەم ساڵانەی دوایی خەڵک زۆر بە ورتر و جوانتر جلی کوردی هەڵەبژێرە لە ساڵانی مەسەلەن ئەوەڵی 2000ەکان و ئەوانە زۆر ڕەسەنایەتیەک و جوانیکی زیاتر گەڕاوەتەوە بۆ جلی کوردی. هەوڵەیاوە تۆ ئەم ڕەسەنایەتی بە شێوازی خۆ بەکاربێنی؟ وەڵاهی ئێمە هەوڵ ئین بەڵام دەستکاری کەلتور نەکەین یەکەم شت کللتور تێک نەشێوێنین هەموو شتێگەکەین گۆڕانکاریەکەین. بۆ نمونە پێشتر شتێک بەکار هاتووە لەسەر قەراغی فقیانەیەەکە یاخود لەسەر لێواری لێ هێلکێکە ئێمە توانین بیگۆڕین بە ئیشێکی دەستی ئەتوانین نەخشێک گۆڕین بەڵام نەچین شێوەکەی کورتکەین و دەستکاری ئەو کللتورە کۆنە بکەین چکە کاتێکە شتێک دەستکاری ئەکرێت جوانێکی خۆی لە کیسەچێت جوانە سەرەتایەکەی نامێنێ. ئەو باشە مۆدە هەیە لە جلی کوردیا مەسەڵەن بڵێن ئەم ساڵ مۆدی ئەوەیە ناتوانین دیاریکەین ناتوانین ڕنگ دیاریکەین چکە لەبەرەوەی ئێمە جلی کوردی ئاڵەواڵایە توانی زمانی زووە گەرسێری بکەین ڕسمە کۆنەکانی ننکموان من بە حکومی تەمەنێکی زۆرم نییە جلی دایکموانە بینم پێشتر هەریەکەی پارچی ڕەنگێک بوو زۆری جوان بوو بەڵام ئەمە گەشتوتەوە سەرچی جاری وا هەبووە ڕنگکانیان گونجانە بەبێ ئەوەی خۆیان هەستی پێ بکەن پەمەیان لەگەڵ شینی کاڵداناوە لەگەڵ زەردی کاڵ گونجاندویان. باشە بۆ ئەگەر بۆ درێسەکان بڵێن پشت بە ڕەنگی ساڵ ئەبەستی کە هەڵەبژێرێت وڵە هیچ زانیاریەکە هەیە لەسەر ئەو ڕەنگی ساڵە لەسەر چی قەرار ئەدرێ چۆن هەڵەبژێرێت ساڵ کۆمپانیایە کاڵەستێت ئەم کۆمپانیایە لە هەموو جیهانە ڕەنگێک دیارریەکە بەپی ئەو ڕەنگەی ئەو ساڵەکە ئەبێتە ترند ئەوە چەند بنەماوە بەرجێکی تایبەتی خۆیان هەیە بەڵام ئێمە بۆ نمونەستا ئەم ساڵ ڕەنگێکی هەوریە ڕەنگێکی ئۆفوای تۆزێت تۆخترا ئەمە هەڵبژێدراوە بەڵام بۆ هەموو کەس ناتوانین بۆ نمونە بچینە سەر ئەو یاسایی کە هەڵبژێدرا بڵین تاو هەڵبژێرە ئەبێ لەسەر ئەو ریتمە بڕۆین بۆچی لەبەرەوەی ڕەنگی پێستمان هەیە ئێمە کەسێکمان هەیە ڕاستنگی پێستی زۆر سپیە حەزی بۆ ڕەنگە نییە ئەتوانێت بەپێی جسمی خۆی یان بەپێی ڕەنگی پێستی ئەو ڕەنگە تۆنە هەڵبژێرێت کە ئەوێت بۆ درێستەکەی بیکە چکە تۆ ئەو درێسی کە دروستیەکەی بۆ بۆنێکی تایبەتە بۆ ئیڤنتێکە بۆ مناسبەیەکە یادگاریەک لە ژیانی تۆیا دروستەکە ئەم یادگاری ئەبێ بە شێوازێک بێت کە تۆ بتوانیت چیرۆکێکی خۆش بێ لە دوای 20 ساڵی تر سریوانەکەت کردەوە بڵێ بەڕاستی جوانترین شتم کردو. ئەزانی من کە شۆم کرد 2014 وەکو ئێستا هیچ درێسێکی بووکی جوان نەبوو بەڕاستی خراپ نەبوو بەڵام بە تایبەتی بۆ حیجاب زۆر کەم بازاری خەفافمانە بوو کۆمەڵێک دوکانی تیا بۆ ئێستا شەر هەیە گەڵ یەک دوو دوکان هەبوو هەر شتێکی ئاوا جیاواز زۆر گەڕین بڵابکە بڵام چەندێک 5-6 ڕۆژ من گەڕام یەک شتی جوانی تیانە بۆ ها دڵە بیگرێ بڵێ وڵای ئەو شتە زۆر جوانە ناچار شتێکمان هەڵبژارد بەشی پێشەوەی سنگی درێسەکە زۆر
کراوە بوو وتمان بە کوڕەکە توانی بۆمان چاکەی چکە من لە چکەکەم ئەبێستنێکی قەبات بێت و قۆڵشتی ئەو تی بەسەر چابۆتەکەم بەدڵی من چاکی نەکردبوو ئیتر فەرقی هەبوو قماشەکانیان ئەوش هەرەوەی لە بەردەسا بوو ئەوە نەهیم بووە بەرحاڵ ئیشەکە کراوە هەزاری وەکو منیش هەر ئاوە ئێستا بیرەکەمەوە ئەبێت دیزاینەرێکی درێسی بووک چەند زەڕور بێت لە بری من ئەو کاتە چەند ئەگەڕام یەک نەفەر بتوانێت شتێکی تایبەتم بۆ دروستکە نەبوو ینی ئەبێت چەند کەسی تری وەکو من ئەو کاتە گەڕابێ بۆ نەفرێک بتوانێت درێسێکی تایبەتی بۆ دروستکە چونکە ئیتر ئەو ڕسمە مناڵەکانە ئەیبینێ خۆت بۆ یادگاری هەڵی ئەگری شتێک بێ دوایی نەڵی ئیتر ناچار بووم ئەوە لەبەرکەم لە ناچاریە نەبوو بەڵام ئێستا الحەمدولیلا نەفەری بەتوانێ وەکو ئێوە هەیە ئەگەر کچێک وەکو بیاوێت شتێکی تایبەت بکایە دەڵێ لەنجە ئەم دیزاینم بۆ بکە وانە یان چی لە شەیپی جسمی من ئەگونجێت بۆم دروست بکەیت بۆ نمونە ئێستان پرسیاری تۆ مانگەیەنێت بەچی مانگەیەنێ بەوەی جیاوازی چیە لە نێوان کەسێکە کە خەیاتێکە یاخود کە کەسێکە دیزاینەرە پرسیارێکی تریشمان بۆیانەتە پێشەوە فاشن دیزاینەریانێ چی دیزاینەر چیەکە بۆچی تۆچی تەلای فاشن دیزاینەرێک بۆ دیزاینکە لەبەرەوەی قوماشەکەت بەدڵی خۆت بێ هەڵبژاردننی ئەو نەخش و دیتیل و وردەکاریانی کە هەیە لەسەر بەشی پێشەوەی درێسەکەت و کۆتایەکەی و هەموو وردەکاریەکانی هەل لە تارا و هەل لە ڕێکخستنی لەچک و شێوازەکانیەوە هەمووی بەدڵ و بەخواستی تۆ بێ ئەمە چەند چیت بێ ئەبەخشێ کاتێکە تو ئەم هەموو شتە بۆ تۆ دابین کرێ هەست بە ئارامی اینجا ئەزانی ئاویستم بڵم چەند خۆشانی ئەم شتی لەبەری تەیە مرتاحبی ینی خواخۆ نەبێ و عەزیێرابێ مرتاحبی تایە بە ئیسراحەت ڕسم بگری بێیت لە مناسەبەکەیە هەندێک ئێستا باوە فێریش بوون و شتێکی زۆریش جوانە لە ساڵیادی هاوسەرگیریە جلی بووکێنی لەبەرەکەنەوە من بەلامەوە شتێکی زۆر جوانە بری لەو کاتەیە لەوە چێوەکو من داماوە گیری خواردبێ ئەسان هەر نەڕاستمم بەدڵ بوو نەجلم بەدڵ بەست ناچاری بەڵام ئێستا الحەمدولیلا نەفرێکە ئەڵێم لەنجە شتێکی جوانم بۆ دروستکە بۆ جسمی خۆم و زۆریش جوانە و ئەشمێنێتەوە زۆر زۆر جوانەمێنێتەوە بەڕئی من پارە سەرفکردن لە شتێکاک ئەمێنێتەوە تا کۆتایی تەمەەن زۆر زۆر باشترە لە شتێک یعنی کاتیە کاتی و ئەڕواو نامێنێتەوە ڕێک وایە سا بۆ نمونە گەرتەوە باشێک پرسیارتۆ عەزیانیان لێوەرەگریتەوە نەخێر بخوانەوە بەڵێ ئێوەش زۆر باش بۆ نمونە هەنێکە زیێتە لامانەڵێت ئەمەوێت لەو ڕۆژەیە جلەکەم مرتاح بم ئەمەوێت جوان بە ئەمەوێ خەمی لەچکم نەبێ خەمی تارام نەبێ خەمی هیچ شتێکم نەبێت تۆ تیا ئیسراحەت بم ئەو شتانی کە خۆم ئەمەوێت و چەند وەختە لە خەیاڵ مایە بۆم بکەی مش دانیان ڕاستمشتە بێن ئەڵێن حەزمان لەم شتانە کەستا کەس کەوتووە هەنێک کەس هەیە هاتووەتە لام بۆ منە و توێتی چی لە منیە تۆ بۆم هەڵبژێرە ئێوەش زۆر باش ئیتر لە قوماشەوە لە شتەوە هەنێک کەسیش هەبوو هاتووە توێتی من حەزم لەم دیزاینەیە بەڵام بەو قوماشە یا خۆت دیزاینم بۆ بکە من حەزم لەم قوماشەیە جاری وایە ها مەرجە بۆتانێ بەڵام شتەکە بەدڵی ئێمە نییە زۆر بەس ئەو سۆری بەدڵە بۆ لە بری جاری وایە مازین ئەم قوماشە بۆ ئەو شێپی جسمە نابێ چکە هەنێ قوماشمان هەیە لە جسمێکە بۆ جسمێکە گۆڕێ بێ مۆدیلەکەی بکۆڕین باشە تۆ قماشەکان هی خۆتن وایە چۆن ئەیان هێلیری چۆ یان هێنی کوالیتیان چۆنە یەکەم شتیش لەسەر کوالیتیەکەین هەم لە ڕۆی قوماش لە ڕۆی دوورین لە ڕۆی هەموو ئەو پێکات و دروستکردن و چنین و لە تارا و لە ڕێکخستنەکان و هەمووی بە کوالیتیاڕوە وەکو قوماشەکان بەشێکی زۆر زۆریان هی ئێرەنیە بۆ نمونە قوماشمان هەیە لە فەڕەنساوەیەت لە ئیتاڵیاوە لە دوبەیەوە لە وڵاتانی ترەوە هەندێکی تریشیان لێرە توانین بەردەستی بخەین ئیتر ئەمانە هەمووی کۆکەینەوە لە ئەنجامە شتێکی جوان پێشکەشەکەین لەنجە بیرە لەوە نەکردوێتەوە براندێکی تایبەتی خۆدانێ بۆ درێسی بووک یا بۆ درێسی تایبەت وڵی ئێستا سپاس بۆخوا ئێمە لە پێیجی ئینستاگرام پێیجێکی خنجیلەمان هەیە توانی ومانە سپاس بخوا بەرەو ئەوە بڕۆین کە براندێک بێت هەنگاو بنین بەوەی کە ئێمە شتی دووبارە نەکەین شتێک بکەین کە خانمەکان تایە حەز بە ئارامی بکە کە تایە جوانیەکەی زیاتر بکەوێت و گەشاوەتر بێت لە بۆنەکەیە چونکە بە دەردی خۆت فەرمووت ئێمە ڕۆژێکە کۆمەڵێک یادگاری زۆر
کۆمەڵی خزم و کەس و دۆست و ئازیزێ لەگەڵی ڕاست مەگرێ دووبارە بوونەوەی نییە لە ژیانتا جا تۆ بۆ نایت درێسێک هەڵبژێریت کە درێسەکە بە تەواوەتی ئەوە بێت کە لە داهاتووە شانازی پێوە بکەیت بڵێ چەند خۆش بوو درێسێکی وام کردوە هاو جارێ بۆ بناو زۆر خۆشەکە دایکی دانیشەم چیرۆکەی بۆ گێڕێتە درێسەکەم وا بوو شانی وا بە تایبەتی بۆ کچ هەستەکەم زۆر خۆشتر بێ هەر زۆر مخۆمێکێک مڵوانی کە دایکم دانیژەی درێسەکەم واشانی واوە باڵی وەتی نەشما بینێ بچکە فەقیرە ئەو ڕۆژی کە مناساوەکەی ببوو کامێری هین بەکرێ هەبە بوو نەیانزانی بوو شریتەکەی بکەنە ناو کامێرەکەەوە بۆ مەزبووتی یەک دوو ڕستم دەرچوو بوو لایەکی تەڵخ و تاریک ما باقی هەمووی سووتا بوو ئەمانو داهاتەوە بۆ ڕسمی جلی بووکەنی ئەی بەخوا یەک درێسم هێنا و ئەمەنە جوان بووە ئەمەنەی ورد و ئیترمور و نقێم و کریستاڵ پێ و بە هەرمان و ئەیکوە ئەی شانسی من ڕستنەکەم سووتا هەستەکەی ئەتوانی شتێک پێوا پێ بڵم درێسە کۆنەکان ڕستمە کۆنەکان ئەگەر دەست بکە بیهێنیتەوە زیینوکی تۆ بیکی بە دیزانی تازە بەکاریمێنی بیرە لەو کردێتەوە بیرم لێ کردوێتەوە بەڵام ئێستش ئێمە دنیای کلاسیکمان لەگەڵ دنیای مۆدێرن تێکەڵ ئەوە پرسیارێکی ترە با من ئەوە پێ بڵم دامنابوو دوای ئەم پرسیارە لێ بکەم مادام خۆشە قسەکە و کردتەوەیکەم خۆ یەک لای کرێتەوە کە بە ستایلی کلاسیک ئیش بکە یان مۆدرن یەک جام نەکردێتەوە بۆچی لەبەرەوەی حەز بە مۆدێر نەکەم بەڵام کلاسیکیشم زۆر خۆشە بۆچی کلاسیک ئێمە لەسەر بنچینە کۆنەکەی درێس ئیشەکەین یعنی درێسێک کە قۆڵی هەیە لە کلاسیکار قۆڵی هەبووە سنگێکی جوان و قاڵبێکی ڕێک و درێسێکی سپی جوان و ڕێکوپێکە بووە بەڵام ئێمەین بەرگێکی جوان مۆدێر نیەکەین بەبەرە ئەم بەرگە چییە ئیشەکەین بە گۆڕانکاریەکانەوە بە شێوازی ئەو نەخش و ئەو دیتێڵ و وردەکاریانە و ئەو دانتێلانی کە لەسەری بەکارێهێنێن شکڵی تاراکانمان بۆ نمونە لە کۆنا تارایەکی کورتی بەفدانرا و دووسێ گوڵ هاتۆتە خوارە بەڵام ئێمەین ئەم گوڵە ئەخینە سەر تاراکە یاخود تارەکە کەمێک خەفیفترەکەینەوە هەر هەماشتە ئەگەر بینە سەر واقعی درێسەکان و ورد ببینەوە لەسەری ئەبینین کە کلاسیک و مۆدێرن تێکەڵ کراوە بەڵام بە بەرگێکی مۆدێر نائەرزەکرێتەوە ئیجاواسی ئەوم بۆ بکە تو خوچ و تەواو کردو لەنجە من بەشی زمانم تەواو کردووە چۆن قەرارەیە لە دیزاینە ئیشکی وڵای زۆر قرس بوو ڕاستێکی بەڵام پێشتر ئیشە کردبوو لەو بەشی کە خۆ تەواو کردو ماوەی چەند ساڵێکیشم کە لە چۆن شوێنێکی کەرتی تایبەتوانە گەیشتمە ئەوەی ئارام نیم یعنی هەر ئیشەکەم چەند شوێنێکم گۆڕی مرتاح نیم لە ئیشەکەم یعنی من هەر ماندووە بووم و هیچم دیار نییە ناتوانم ئەوە بکەم و بیگەێنم نازانم یعنی پێشتر خەیات بووی کە ئەوی شەشتە کرد ئیشی خەیاتی تەزانی من ئەوە ئەچی لەسەر بابەتێکی تر کە پرسیارەکەی لەوە چۆن فێری خەیاتی بووم من لە دایکمەوە فێر بووم الحەمدولillah باش مادام زانیوتەوە لە دایکمەوە فێر بووم خەیاتی مەکرد بۆ خۆم بۆ ماڵەوە دایکمێکرد سی دەستی دایکم مەکرد ئیتر شتەکان وردە بوومەوە چەند جار غەڵەت مەکرد سێر مەکرد هەر لە مناڵیەوە ئەوە لەسەرەوە چیرۆکێکی خۆش دوایش بۆت بگەڕمەوانە لە چواری ئامادەیی بووین هاوڕەیەکم هات لێکی لەبەرا بوو کاتە تەنورەی پلیسیمان هەبوو سوور بوو خەتی ڕەنگاوڕەنی تیابوو لەگەڵ کراسێکی سپی ڕەبعاتی سوور و نیلی بەڵێ جلی زەی موحەدی مەکتەب بوو کە هینیان کرده بوو یەک سەردەمی لەنجێکیامنی شەرەوم لەبەر کردو هاتم تەنورەکە لەبەرمان سوار ناشرینەوەستا نەمەزین چی بیزەوت ئەو پلیسەکەی بڵاو بووە کە ئەو شت زۆر تێکە ناشرینە بوو وەڵا هەستام ڕۆژێک چوومە سەر مەکینەکەی دایکم تیچیەکەی مەکینەکەمەشکێ دەستکاریمەک بەخۆ کوالێتی مەکینەکەشمان زۆر باش نەبوو هەرچۆنە بێ هەستام هەموو پلیسیەکانم دووری هەتاوەکو نزیکی 25 سانتیمێک تا ئەو مەسافەی گیڤیەکە نەمێنێ ئەمەنە لەبەر ماجوان وەستا بۆ ڕۆژی دوایی کەمەوە مەکتەب لەبەرم کرد هەموویان و تەنورەکە و لای کێوالێ کردەوە خۆم کردووە ئەیانوت خوابچین بۆ لای خەیات تەنورەکەتمانی دەبیبین بۆیە بتوانێ و کۆمان بۆ دروست کاتەوە ئیتر ڕۆڵە دایکم کە چوومە ماڵەوت مەڵا داهاتۆ گاڵتۆ پێکردما هەوڕەکانم هەمویانیان ئەزانی یەک شتە پێ بڵێم کوالەتی و قماشە زۆر خراپ بوو زۆر ناشری بوو بڕوا بکەنیە من نەچووم بۆ مەکتەب ئەو باسی مرتاحی جلمان کرد هەموو تەرکیزم لای تەنورەکەم زۆر ناخۆش یعنی باشی بۆ بزستان کۆتی درێژم لەبەرە کرد لەبەرەوەی دەرنەکە ئەی کۆڵۆنەکانمان کە دیاریان کرده بوو ئیلا بێسبی باشە تەلەبەی ئێستا وەڵڵاهی وەڵی زۆر بەجددی بارزی خۆیان چاکەتەکەنم بۆمان هەبوو سێڕەنگ بکەین نیلی ئەوەشی لە چ بە سەر بێ ناڕەحەتتر بوو چکە لە چکیشی هاتبووە سەر ئیجا
لەشکی سپیاندانا بوو بۆ خاتری خوا پێغەمبەر با بە لەشکی کە ڕەشە بکەی شتێک زۆر ناڕەحەت بوو. تر ئەوە گیانمی بەچی گیانمی بەوەی کە ئەتوانم شت بکەم، عنی لە خۆمە ئەوم دۆزیەوە کە کاتێک من هەر شتێکم هەبێ ئەتوانم بیکەم، ئەتوانم ئەو پەیامە بگەێنم کە لە ناخمایە لە دڵمایە چیم حەز لێ دروستی کەمەوە بۆ خۆم. ئامۆزا و پورزاوامانە کە جلەکانمیان بینی هەمووتیان ئێمە شەمانە وای لەکەین و سریانە کرد و جوان ئەم دیویانە کرد و تەنج هەستێکە هەبوو کە زۆر خۆش بوو وابوو زۆر هەستێکی خۆش بوو هەست دەکەم ئەو هەستە و هەر لە دڵای بووە ئەو باسی کردەوە باڵە یعنی زۆر هەستێکی تایبەت بوو جا ئەو ڕەفیقێکم لەناو هەر لە جواری ئامادەی بووین باشە کە من تەنورەکەم وا لە کرد بۆ ڕۆژی دوای ئەو جاو کاتا گەرپیری بێسترا بەکرا بەسەر کراسە کورە بەخۆمەوە دیلی وامان داهێن نازانم ئەومالێکیۆ هێناوە خەمسترا بە خۆ هیچ کراسە ئەمەیان کرد بەسەر کراسەکەی کاکە ڕەفیقەکەم هاو بۆ مەکتەب سێرەکەم سترابێکی لە دەرەوە بۆ هاتوۆتەوە کردبی بەسەر کراسەکە ڕەنگیشی سەر وڵی ئێستا بیرەکەم هەر مامۆسای ئەو کاتە باشە نەیکوشتنی من لە چکمە کرد بۆ مەکتەب گوڵێخەی گەورم لێ ئەخر تو ئەچی بۆ مەکتەب ئەم گوڵێخە گەورەیە بۆ لە ئی ڕۆژێکیان ئێسەش بیرمیە مدیرەکەمانوتی تۆ زۆر جوانی بەڵام بەڕاستی ئەم گوڵایەخە گەورانە هی ئەم لە چکەسپی مەکتەب نین منی کور هەر ئەمیز دەها شتێکی تۆزێک مرتاح بم هیچ نەبێ وەکو لە جلەکەی وتم وڵای مامۆستا ئەزانم ڕاستەکەی توڵای نە ئەو سترابە هی ئەو سەر قەمیسەیە نە ئەو گوڵایەخە هی ئەو ئێستا بیرەکەمەوە عنی ڕاستیە کرد بەڕاستی سزێنەب من لە مەکتەبی تافان بوو ڕاستیە کرد عنی بەڕاستی ناشتی بوو بەس نازانم ئێمە بۆچی گوڵای گەنج ئێستا زۆر ماشەڵڵا دیزاینیان زۆر جوانە زۆر ناڵێم ئارەفەکەم ها ئەوی لە بەرا بۆ سترابە ئەمە نەخۆی پێوەڵ کێشا اینجا کچیش تەبیعەتێکی هەیە لە ناو هەمومانە بەیەکتریەوە پێمان ناوە جوانی دوانسیانێکی چواردەوری خۆ پێیانەوە هەزار بەڕاستی ژوان نەبوو وەڵا کاکە هاتی نەم لەوانێ ڕەفیقەکەمان هەمووی وەڵای سترابەکەی زۆر جوان جا سترابەکەی لە دەرەوە بوات بۆ می زۆر جوان زۆر وەڵایەتم شەر بێ من بەیان درستی کەم هەم ڕەفیقەکەم بەچی دروستیەکەی چۆن نەتوانی تو تەلەبی دروستە کرد کورە چوومە ماڵەوە گەڕام هەتا لەو نوعی قماشە بدۆزمەوە بەخوا زانست بەتانی تەنورەیەک بوو درانم اینجا دوای ئەوە هاتم بازنێکی قماشی سەتەنوشت بوو نە ئێستا زانم جۆلسێفی زۆر شتێکی وا قماشەکە تۆزێکشیە بوو هاتم عینەن دیزاین عینەن وردەکاریم دروست کردەوە بۆ بەیانی لەبەرم کرد هەر حاپەسا هەر کچە لەبەری نەکردەوە وتم وەڵی تاوە وەڵی لەنجە باسی هەنێک لە مشتەرەکانی خۆتمان بۆ بکە مشتەرەکانە چۆنە تەعاملیان چۆنە وڵی سپاس بۆخواکەێنە کەسی جیاوازیت بۆلات لە هەموو پێکمانێت لە هەموو تای پێکێت بۆ لامان بۆ نمونە لە پۆستەوە بێت لە تەبیعەتەوە بێت لە شێوەوە بێت لە شکلی جسمەکانەوە بێت بەڵام ئەوەی کە زۆ خۆشە کاتێکە لە لای منە ڕاتە دەرەوە زۆر بە ئارامی ڕاتە دەرەوە زۆر بە مرتاحی ڕۆژێکیان کچێک هات بۆ لام کوردی تورکیا و خەڵکی شاری وابزانام وان بۆ هەڵە نەبم لەگە کوڕێکی خەڵکی لای خۆمان هەر کورد بوو بەڵام خەڵکی کەرکک بوو وابزان هاوسەرگیریان کردە بوو کچەکەوتی هەموو تورکیا چوون داوام کرد لەو درێسەم بکەنەوتیان لەو قماشە لەو شکڵە لەو ستایلە دروست نابێتەوە وەکو ئەوە ناکرێت کە تۆ ئەتەوە وتی بەغا چووم زۆر شوێن چوم زۆر ماتیقی تەرچوم بەڵام ئەوەیان بۆ نەکردم وتم چییە و نەخشەکە و مۆدێلەکە و دیزاینەکە وتی بەدڵی خۆ چ قماشێک بەکارێنی بەکاری بێنە بەس ئەو شکڵە بێ کە من ئەمەیە دم بەسەر چاو ئیتر قیاسمان کرد و شتەکان و هەموو شتێک کە ڕۆژی پەراوە هات پەراوی درێسەکەی بکە تاسا بوو جا منیش لەم لاو بیر مەکرد باشە ئەمە بێ بەدڵی بێ بەدڵی نەبێ ئەمە زۆر شوێن چووە دیارە زۆر قەلەقا زۆر هینە هەر سێری کرد و هەر ئەم دیوی کرد و دیوی کرد و ئەوە ئاوڕێکی یایەوە سێری کردن تی بەڕاستی نازانم چی و پێ بڵێم تم بۆ تی تۆ خەونی منێ کرد بەڕاستی زۆر خۆش بوو بەلاتەوە یعنی وەک شتێکە هاڵێت تەزویەک هاو بەدڵ ماوتم بەڕاستی فاشنی دیزاین هەر ئەوە نییە تۆ بەرجایتر هیلاکی شبیرەچێتەوە ئەو هەمووی شبیر نامێنێ بەڵام نزیکی 3 مانگ خەریکە و درێسە بوو بەهار هەمووی بەدەست کرد خەڵکی تر لەگەڵ لەنجا خۆ بەتەنیا ئیشەکە ئێستا ئێمە سپاس بە خاتیمێکی خنجیلەمان دروست کردو کۆمەڵی خانمین بەیەکەوە هەر یەکەمان کارێکەکەین ئیتر بێ چه هەستێک هەیە کۆمەڵە کەسی تر خسۆ سەرکار لە لای خۆ زۆر خۆشە خۆش نییە زۆر هەستێکی خۆشە کاتێکا بینی خانمێکی تر لە ماڵێک کوردەوە هاتووەتە دەرەوە کە ئێوێت شتێک بۆ خۆی بکات داهاتوویەکی هەبێت
لە بوارێکی دیاریکراوە بۆ منە کۆمەڵێک کەس هەبواتۆ تەلام توتی دەستم ماوە لە مۆرۆوە بێزم کردووە توتی ئەممەنە بە مۆرو تێک چۆم بەڵام کەی هاتوومەتە لای تو ئەممەنە بە خۆشی ئیشە کردو و ئیشە بۆ کردو و مشتە بۆ کردم ئیسا حەزەکەم لە لاو ئیشکەم. باش ئامانجە چییە بۆ هەنگاوی داهاتوی ژیانە؟ ئامانجی من ئەوەیە ئینشاء ئەڵڵا بتوانم ئەو پەیامەی کە هەمە لە بەرەو پێشچوونی بواری جلوبەرگە بۆ بۆنە تایبەتەکان بتوانم بیگەێنم یارمەتی ئەو گەنجانە بەم کە زۆر زۆر ناڕەحەتی ئەچێژن لە بەدەستهێنانی درێسێکیان یا خۆجلێکیا کە خەونێکتی و ناتوانێت بهێنێتە دی. ئەگەر ئەو کەسانی لەم پۆدکاستەوە تۆ بینن و تۆیان نەناسیوە تا ئێستا تۆ ناسن ئەتوانی پێیان بڵی ئەوەی کە تۆ ئەتەوە بۆ دروستەکەم؟ بەڵێ خەونی چییە؟ خەیاڵی چییە؟ بیرکردنەوەکانی چۆنە؟ هەمووی بۆ ئەکەین بە پارچەیەک و پێشکەشێگەین ئەویش بۆی کە بتوانێت زۆر بەهێزتر دەرکەوێت. باشە نرختان چۆنە لەنجە گرانە هەرزانە؟ نرخ بەپێی مۆدێلە بەپێی مۆدێلە بەپێی قماشە گۆڕانکاری بەپێی دیزاینە بۆ نمونە مۆدێلمان هەیە سادەیە نرخی هەرزانترە مۆدێلمان هەیە قماشەکانی گرانترە لە دەرەوەیەت هەتا گاتە دەستی ئێمە هیلاکی و ناڕەحەتی و کاتێ باوەڕ کە درێسمان هەبووە دوو مانگ چاوەڕی بەس قماشەکە بووین بگات اینجا دوو مانگ ئیشی سێ مانگ ئیشی لەسەر بکە پڕپڕ لە وردەکاریە. ئەگەر کەسێک بیەوەی لای تۆ درێسێک بکە بۆ ڕۆژێکی تایبەت بۆ ڕۆژی بووکێنی بێشتێک بێت چەندێک پێشتر بێ بۆ لای تۆ؟ بەپێی مناسەبەکە دەورە بینێ بەپێی مۆدێلەکەش دەورە بینێ. بۆ نمونە ئێمە لە وڵاتی ئێمە بە پۆنەی کللتوری ژیانی عادەتی خونا و کۆمەڵگەمانەوە بناسەبەی مارەکردن تۆزی سریعەتێکی تیا هەیە. ئۆفرێک ماخسۆتە بەردەمی خانمان بۆ نمونە تا هەفتەیەک بۆ 2 هەفتە پێش مناسەبەکەی ئەتوانە بێ حیجز بکات چکێکم جاری وایە داوای مۆدێلێک کا قماشەکەی نییە ئێمە بووی داواکەینەوە ئەمەی هۆکارەکە کەواکە هەفتەیەک یان 2 هەفتەیەک پێش مناسەبەکەوێ بەڵام مناسەبەشمان هەیە ئەڵێت من ساڵێکی ترەمەوە یان بۆ 6 مانگی ترەمەوە ئەوە کێشەمان نییە بە ئیسراحەتی خۆی کاتێک مرتاحەوە توانێت ئێمە توانین ئیشی بۆ بکەین. ئەگەر بێتە لای ئێوە ئەتوانێت هەموو شتەکانی لای ئێوە بکە لە چکو و تارا و جلو هەمووی؟ باڵە هیچی پێویست نابێت لای ئێمەڕا دەرەوە مەگەر خۆی حەسکاف چێشتێکی زیادر بێنێ ئەگینایکی پێویست نیە. شوێتان لەکوێ؟ ئێمە لە سلێمانین ئیشەکەین لە برای محەممەدە لە ئێستا شۆڕومەکەمان لەوێ داناوە ئەویش بە هۆکاریەوەی کە کوڕێکی بچووکم هەیە دایکم ئیتر ئەخا لەبەر هەنێ زروفی ژیانی ئەو بۆیە کارێک نەکەم لە سەر ئەو بکەوێ و یان لە کاتەکانی خۆم کەمەوە بوو ئەوها شتێکم بۆ کردو تاوەکو توانم هەردوو لا ڕاگرم و باڵانسی هەردوو لا بکەم. لەش زۆر سپاس دەکەم. زۆر دڵخۆشم کە کەسی ئاو بەتوانەمان هەیە. سپاس دەکەم. حەزەکەم هەموو ئەم بەرنامانەی کە ئاکرێت لە خزمەتی ئەو گەنجانە بێت کە بەتواناو لێ هاتوون و منیش هەوڵم ماوە ئەم پۆدکاستە هەموو جارێ بۆ خزمەتی ئەوانە بەکارێنم کە خەڵک پێویستی پێیان. بەڕاستی ئێمە لێرە ئیش لەسەر ڤیۆ ناکەین ئیش لەسەرەواکەین ئەو کەسانە بێنین کە خەڵک پێویستە بیان ناسێ کە هەموو کەسێک پێویستە بیان بینێ وکووانەیەک دەرسێکیان لێ وەرگێ. تۆش ئەمڕۆ بم لە کوردیە جوانەوە زۆر سپاسدانەکەم بەخێربەی سەر چاومان بە هیوام ساڵێکی تر و 2 ساڵیت لە شوێنی زۆر گەورەتر و باشتر و ئیشی جوانترابەت بینم لەنجێکیان انشاءالله لەگەڵ ئێوەیە منیش هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئێوە خوازم. بەڕاستی زۆر دڵخۆش بووم زۆر مرتاح بووم بە قسەکردن لەگەڵ بەڕێستانە و بینینتان و بۆ من شەرەفێکی زۆر گەورەیە. هیوادارم هەمومان بتوانین هەر یەکەمان لە هەر کایەکی ژیانەوە بێ خزمەتی خاک و وڵاتی خۆمان بکەین چکە بەڕاستی ئەو شوێنی کەتیایە ئارامین هەر ئەم وڵاتەیە هەر ئەم شوێنەیە لە کۆتاییە بۆ هەر شوێنێک بڕۆیت بۆ هەر جێگەیەک بڕۆین هەرە گەڕینەوە سەر خاکی خۆمان. نتاکید پۆدکاستی ژیوان پێشکەشکردن دوور بن لە ناخۆشی دوور بن لە جانگ ڕۆڵەکانی نیشتیمان هەر پارێزراو بێت بمێن بەخێر.